سڵاو ڕێز بەوە بینەرانی خۆشەویستی تلوزیونی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەمە. ئێستاش سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی بنەماڵەی کرێکارانی شارەداری لە مەریوان. خۆپیشاندانی هاوبەشی خانشین کراوان لە کرماشان. دۆخی خراپی پەرهام پەروەری لە زیندانی ئێران شار. برینداربوونی چەند کەس بە تەقەی بە کرێگیراوانی تورکیا لە ڕۆژاوای کوردستان. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە پاڵاوگەکانی پارس جنوبی. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە کارخانەی سیمان لامەرد. و 37مین هەفتەی کارزاری نابۆ ئەعدام لە زیندانەکانی ئێران. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی بنەماڵەی کرێکارانی شارەداری لە مەریوان. ڕۆژی سێشەممە حەڤەی ڕەزبەر بنەماڵەی کرێکارانی شارەداری مەریوان بە کۆبوونەوە لە نێو محەوەتەی ئەو ناوەندە دەوڵەتیە لە ئاست دۆخی خراپی مەعیشەتی ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی ئەو وێنانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە هاوژینی کرێکاران لەگەڵ منداڵەکانیان بە نێو محەوەتەی شارەداری کۆبوونەتەوە و لە ئاست نەدانی حەقدەست و مەزایە کرێکارانی ئەو ناوەندە دەوڵەتیە و دۆخی خراپی مەعیشەتی ناڕەزایەتیان دەربڕیوە. خۆپیشاندانی هاوبەشی خانشین کراوان لە کرماشان. ڕۆژی سێشەممە حەڤەی ڕەزبەری 1403 هەتاوی خانشین کراوانی تامین اجتماعی، مخابرات و کیشوەری و فەرهەنگیانی کرماشان لە کۆبوونەوەیەکی هاوبەشدا ڕاڕزایەتی خۆیان لە ئاست بایەغ نەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفتەکانیان نیشاندا. خانشین کراوانی ناڕازی بە وتنەوەی دروشمەکانی کرێکاری زیندانی ئەبێ ئازاد بکرێت، معلمی زیندانی ئەبێ ئازاد بکرێت و ئیسماعیل گرامی و شەریفە محەممەدی ئەبێ ئازاد بکرێن، خوازیاری زیادکردنی حەقدەست و مەزایە، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و هاوسانسازی حەقدەست بوون. دۆخی خراپی پەرهام پەروەری لە زیندانی ئێران شار. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، دۆخی تەندروستی دەرونی پەرهام پەروەری لە بەندکراوانی شۆڕشی ژینا و خەڵکی سەقز لە زیندانی ئێران شار ناجێگیرە. پەرهام پەروەری لاوی وەرزشوانی خەڵکی سەقز کە لە ڕەوتی بزوتنەوەی ژنژیان ئازادی لە تاران دەست بەسەر و سەرجەم سزای 15 ساڵ بەندکران و دوورخستنەوە بۆ زیندانی ئێران شار بەسەردا سەپێنرا بوو، دوای 1 ساڵ و 4 مانگ بەندکران لە پارێزگای سیستان و بەلوچستان دۆخی تەندروستی جەستەیی و دەرونی تێکچووە و پێویستی بە مورەخەسی دەرمانی هەیە. برینداربوونی چەند کەس بە تەقەی بە کرێگیراوانی تورکیا لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی سێشەممە حەڤەی ڕەزبەری 1403 هەتاوی چەند شارومەندی خەڵکی شاری باب بە تەقەی ڕاستەوخۆی بە کرێگیراوانی تورکیا بە سەختی بریندار بوون. بەپێی زانیاریەکان هێزە ئیسلامگەرەکانی سەربەدەوڵەتی تورکیا لە گوندەوارەکانی دەوروبەری شاری بابی داگیرکراو لە ڕۆژاوای کوردستان بێ هۆکار خەڵکی مەدەنیان داوەتە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامی ئەو هێرشەدا چەندین کەس بریندار بوون کە بەشێکیان کەسانی بە ساڵاچوو و منداڵن. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە پاڵاوگەکانی پارس جنوبی. کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە پاڵاوگەکانی پارس جنوبی ڕۆژی سێشەممە حەڤەی ڕەزبەر بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی خوازیاری پێدانی داخوازگە دواخراوەکان و لانانی سەقفی حەقدەست بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەرگ ئەرک و بەرپرسیارەتی پرسنوولی نەوت و لانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار و 14 ڕۆژ پشودان، گەڕانەوەی ئەو بڕەپارە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی بوون. کرێکارانی ناڕازی لە دروشمەکانیاندا داوایان کرد حوجەت ڕەزایی نوێنەری لەسەر کار دەرکراوی کرێکاران بگەڕێتەوە سەر کار و گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکانیان بۆ جێبەجێ بکرێت. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە کارخانەی سیمانی لامەرد. کرێکارانی شاغڵ لە کارخانەی سیمانی لامەرد ڕۆژی سێشەممە حەڤەی ڕەزبەر لە ئاست نەدانی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان کرێکارانی کارخانەی سیمانی لامەرد
ماوەی چەند مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و بەهۆی نەدانی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تەمین ئیجتیماعی تووشی کێشەی دەرمانی بوون. کرێکارانی ناڕازی بە وتنەوەی دروش خوازیاری سەرنجدان بە کێشە و گرفتەکانیان بوون. 37مین هەفتەی کارزاری نابووی ئەعدام لە زیندانەکانی ئێران. ڕۆژی سێشەممە حەڤەی ڕەزبەر بەندکراوانی سیاسی لە 22 زیندانی ئێران بۆ 37مین هەفتەی بەردەوام دژ بە سزای ئەعداممانیان گرت. لەگەڵ نزیک بوونەوە بە ڕۆژی جیهانی دژ بە ئەعدام بەندکراوانی سیاسی مانگرت و ڕایان گەیاند کە کۆماری ئیسلامی لە ڕۆژانی دا 11 و 30 ڕەزبەر 30 بەندکراوی لە سێدارەداوە و 3 کەسیان ژن بوون. بەندکراوێکی مەحکوم بە ئەعدام بە ناوی مەحموود دەحمەرد بەهۆی بێبەشکردن لە دەرمان لە زیندانی زابۆل گیانی لەدەستاوە و حەمید حسەین نژاد کە لەژێر ئەشکەنجەی هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم ناچار بە دانپێدانان دژ بەخۆی کرابوو لەلایەن دادگای ئینقلابی ورمێ بە ئەعدام مەحکوم کراوە. بەندکراوانی مانگرت و ڕایان گەیاند کە تا ئەو کاتەی کۆماری ئیسلامی کۆتایی بە ئەعدام بێنێت درێژە بە چالاکیەکانیان دەدەن. گوشاری حکوومەت بۆ سەرپەرستارانی ناڕازی لە نەخۆشخانەی شەریعەتی کەرەج. بەرپرسانی نەخۆشخانەی شەریعەتی کەرەج گوشاریان خستووەتە سەر ئەو پەرستارانەی کە لە ناڕەزایەتیەکاندا بەشدار بوون و ڕێژەی حەقدەستەکانیان کەم کردووە. بەپێی زانیاریەکان بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەی شەریعەتی کەرەج ڕێژەی تعرەفەی مانگانەی ئەو پەرستارانە کە لە ناڕەزایەتیەکاندا بەشداریان کردبوو کەم کردووە و بەڵێن و واژەیان لیان وەرگرتووە بۆ ئەوەی جارێکی دیکە لە مانگرتن و کۆبوونەوەی کادری دەرماندا بەشداری نەکەن. دەست بەسەرکردنی 2 خوێندکاری بەلوچ لە ڕاسەک. ڕۆژی سێشەممە حەڤەی ڕەزبەر 2 خوێندکاری بەلوچ لە گوندی فیروزابادی سەر بە شارستانی ڕاسەک لەلایەن سوپای پاسدارانەوە دەست بەسەر کران. بەپێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ 2 خوێندکاری تەمەن 17 ساڵ بە ناوەکانی ئەمیر حسەین درەفشە و عەدنان نۆتەکزهی لەلایەن ئیطلاعاتی سوپای پاسدارانەوە لە گوندی فیروزابادی سەر بە شارستانی ڕاسەک دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزران. سەپاندنی سزای زیندان بەسەر بەندکراوێکی شۆڕشی ژینا لە ئەهواز. ڕەزا عەرەبپوور لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا لە شاری ئیزا لەلایەن لەقی 4 دادگای ئینقلابی ئەهوازەوە بە 15 ساڵ زیندان مەحکوم کرا. بە وتەی پارێزەری ئەو بەندکراوە دادگای ئینقلابی ئەهواز ڕەزا عەرەبپووری بە تۆمەتی هاوکاری لە محاربە بە 15 ساڵ زیندان مەحکوم کردووە و ناوبراوی لە تۆمەتی ئەندامەتی لە گروپە دژبەرەکانی ڕژیم بێبەری کردووە. کوژرانی دایکێک و 3 کچەکەی لەلایەن دراوسێکەیە لە پارێزگای فارس. لە شاری بەیرەمی سەر بە پارێزگای فارس معلمێکی ژن لەگەڵ 3 کچەکەی لەلایەن دراوسێکەیەوە بە مەبەستی دزینی زێڕ و پارەکانیان کوژران. بەپێی ڕاگەیاندنەکان ژنە دراوسێ ئەو بنەماڵەیە بە بیانووی ئامادەکردنی شیرینی دایک و 3 کچەکەی بانگشتی ماڵەکەی دەکات و 4 ئەندامی ئەو خێزانە ئەکوژێت. ژنی دراوسێ بە پلانێکی پێشوو ئەچێتە ماڵی قوربانیەکە و زێڕ و پلانەکانیان ئەدزێت و کوڕە بچووکەکەی خێزانەکەی ئەخاتە ناو سندوقی ئۆتۆمبیلەکەی و هەڵدێت. هاوژینی قوربانی دوای گەڕانەوە لە کارکردن ڕوبەڕووی نەبوونی ژن و منداڵەکەی دەبێتەوە و بۆی دەردەکەوێت کە دزی لە ماڵەکەی کراوە. لە هەمان کاتدا پۆلیس ئۆتۆمبیلی هەڵگری کوڕە بچووکەکەی لەسەر جادەی باڵنگستان ڕائەگرێت و لێدوانی تاوانبارەکەی نهێنی ئەو تاوانە ئاشکرا ئەبێت و 2 تۆمەتباری کوشتن و دزیکردن دەست بەسەر ئەکرێن. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە نیویۆرکی ئەمریکا. ڕۆژی سێشەممە حەڤەی ڕەزبەری 1403 هەتاوی دژبەرانی شەڕ لە نیویۆرکی ئەمریکا ڕژانە سەر شەقام و خوازیاری کۆتایی هێنان بە شەڕ لە غەزە و لوبنان بوون. بەشداربوانی ئەو ڕێپێوانە هاوکات لەگەڵ ساڵڕۆژی هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل لە ڕۆژی 7 ئۆکتۆبری ساڵی 2023 لەزەر شەقامەکانی نیویۆرک خۆپیشاندانیان کردووە و خوازیاری ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەیی ڕاگررتنی دەستبەجێ شەڕ و ئازادی دیلەکانی دەستی حەماس بوون. ناڕازیان داوایان لە کۆمەڵگای جیهانی کرد بە زووترین کات کۆتایی بەو شەڕە ماڵوێرانکەرە بێن و ڕێگە لە کۆمەڵکوژی زیاتری خەڵکی غەزە و لوبنان بگرن. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.